سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 253 ژیری ئەمڕۆ 16 پێنجی 2025 من ژیرم لەگەڵتانم لە تۆنێک زانیاری جیتیئەی 6 دوادەخرێت بۆ جارێکی دیکە یاخود نا قسەی زۆرمان هەیە لەسەری هەم کۆمپانیا و هەم چەند ڕۆژنامەنووسێکیش هەندێک قسەیان لەسەر کردووە هۆ پلەیستەیشن حاڵی چۆنە لە بەرەی ژمارەکانیان بڵاو کردەوە ئیچارەی ڕابردوو وەروە یەک ساڵە ڕابردویان بڵاو کردەوە ئەڵلقەیەکی پڕ زانیاریە ئینشاڵڵا وەروە چەند زانیاری و نهێنی نوێ لەناو جیتیئەی 6 دۆزراوەتەوە باسییان دەکەین تکا دەکەم دوگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن زۆر پێویستە بۆ پاڵپشتیکردنی ئەم ڤیدیۆیە تاوەکو بچێتە ترێند تاوەکو سە نەگەیشتە 500 لایک لە هیچ ئەڵلقەیەکی بەرنامەی سفرەگژیری تکا دەکەم دوگمەی لایک لەبیر نەکەن با دەست پێ بکەن خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەر یاریەک هەر ئامێرێکی دنیای تەکنەلۆژیا هەر بابەتێکی تەکنەلۆژی دەبێت لە کورسی گەیمینگ کۆمپیوتەر کۆنسۆڵ یاریە کۆنەکان یارە نوێیەکان تەنانەت هەر ئەدەواتێکی دنیای ڤیدیۆ گەیم ماوس کیبۆرد پیسی لایتینگ باکگراوند هەر شتێکت دەوێت مێزت دەوێت هەمووی لە ئاری گەیمینگ بەردەستە دەتوانانی سەردانی ئاری گەیمینگ بکەیت لە شاری هەولێر لە شەقامی چلمەتری یاخود لە ڕێگەی سۆشەڵ میدیاوە بابەتەکانیان ببینن ئۆردەری بکەن گیاندنیان هەیە بۆ هەموو هەرێمی کوردستان سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی ئەڵلقەی پرۆگرامی 01 ژیری سەرتاش گەورەترینە یارانەی لە مەفتەیە بڵاوکرانەوە یاری کاپکۆم فایتینگ کۆلێکشن بەشی دووەمی بڵاوکرایەوە چەند یارێکی کۆنی کاپکۆم لە بەشی فایتینگ و تەشەڕکردنی دوو کەسەکان لەخۆ دەگرێت نمرە 82 بەرزتێناوە پێشوازەکان لی زۆر باشە و پێشم وایە یاریەکە زۆر بەچێژە بۆ کەسانی کە پێشتر کردویانە یاخود لە ڕێگەی پڵس و گەیم پاس ئەوانە جەماعەتی ئێستا وەریگرن داهاتوو سوودی لێوەردەگرێت وەروە لە هەفتەی ڕابردوو باسی یاری دووممان کرد دووم The Dark Ages بڵاوکرایەوە نمرەی 85 لە سەدی بەرزتێناوە پێشوازەکان لی زۆر باشن و خۆشم تقریبان پێشبینی ئەو ژمارەیەم کرده بوو و ژمارەکە لە 85 جێگیر بوو لەسەر ئەکسبۆکسی نمرەکەی بەرزترە 87 بەڵام لەسەر PS5 و PC 85 بۆی بەگشتی 85 وەرگیراوە بەڵام لەسەر ئەکسبۆکسی 87 یاریەکە پێشوازەکان لی زۆر باشە دەڵێن گەیم پڵەی زۆر باشە چیرۆکەی دەڵێن ئۆکەیە ناڵێن باشترین چیرۆکە لە عالەم وشتان چکە یاریەکانی دوو خۆی بە چیرۆکەی بەناوبانگ تا بەشی 2016 و دومی چۆرناڵ چیرۆکی زۆر کەم ئیترنەتۆز زیاتر و بەڵام ئەمەیان دەڵێن چۆکی سینماتیکی دیمەنی سیمەتیکی زۆر تێدایە بەڵام دەڵێن گەیمپڵێکی زۆر ناوازیە زۆر چێژبەخشە هەرچەندە گلۆری کیلز نەماوە کە لە 16 و لە ئیترناڵ هەبوون بەداخەوە بەڵام شتی دیکە زیاتر کراوە و جیانەکەش تۆزێک نیمچە کراوەیە لە هەندێک شوێن کە گەیمەران بەدڵیانە بەڵام ئەگە کەیفت بە تەقەکردنی بێحەدێ و یارەکە تۆزێک چاڵەنجی تێدا بێ مەسەن زۆر ئاسان نەبێگە بە نۆرمال بیکەی دووم The Dark Ages لەسەر گەیم پاس بەردەستە لەسەر PlayStation 5 بەردەستە وەروە لەسەر PCش بەردەستە و دەتوانن بە خۆتان بیکەن من ئەمڕۆ سەداڵەندا نێم سبەی دوزبە ئینشاءالله دەست پێ دەکەم بەڵام Expedition 36 تۆزێ ماوە دەمێ ئەویش تاوا بکەم هەرچەندە نازانم پێم تاوا دەکرێت خودنا لە بەرەوەی دووم هاتی دەمێت دوومی بکەم حەز دەکەم و یارە تاقیکەمەوە یارەکی دیکە کە من خۆم ئاگداری نەبوو هەفتەی ڕابردوو باسم کرد لەگەڵ ریسێرچم لە بۆ سفرێک ژیری ئەو یارە بەرچاوکە لە مەفتەیە بڵاو کرایەوە پێشوازەکان لی ئۆکەی مام ناوەندە 65 هینە مەسەن ژمارەکەی زۆر بەرز نییە بەڵام گەیمەران 7 پۆینتیان پێدا وەڵاو کەسانی کە یاریەکەشیان کردیا دەڵێن یاری The Precinct یاریەکەکەەوە ستایلی جیتیئەیە بەڵام لە زیاتی ئەوەی تۆ مەسەن مرۆڤێکی ئاسایی بی مەسەن تاوانشت بکەیت تۆ پۆلیسی دەبێت خراپەکارەکان دەژیکە بەڵام ستایلی جیتیئە کامێرە لەسەرەوەیە بە ئۆتۆمبیلی پۆلیسی بەناو شار دەکەوی مەسەن بە دوای خەڵکی خراپ دەکەویت دەستگیریان دەکەی ئەگە دەستگیریان کە خۆ بیانهینەوە ناو بنکەی پۆلیس پۆینتی زیاتر وەردەگری ئەکسپی زیاتر دەکەیت تاقەکردنی تێدایە لێکۆڵنەوە پۆلیسی تێدایە و سیستمی شەو ڕۆژی هەیە و لە کاتی ڕۆژ لە مەسەن لەماوەی هەفتەیەکی ناویاریەکە چەندین ئەرچی جیاوازت هەیە شەرنیە بە تەنیا کوشتن و بڕین لێدانبی بەڵکو جاریوان نابێت تەقە بکەی یاخود نابێت بانقەست خۆ بە سیارەیەکە دابدەی پۆلیس سیمولیشنەکە بەڵام بە ستایلێکی جیتیئە من بەڕاستی ژمارەکانی زۆر باش نییە بەڵێن باشترین ژمارە نە بەڵام حەزم بۆ زۆر ستایلە یاریە هەیە چاڕوانم نرخی یاریەکەش پێم تەنیا $20 یاخود $30 لەسەر PC $20 بەڵام لەسەر PlayStation و ئەوانە تۆزێک گرانترە بە چلە چاڕوانم بزانم لە داهاتوێکی نزیک دوم داکیجی ستاوکەم حەز دەکەم و یاری بکەم چیت کە حەزی لێ و یاری بکەم لە کەمنت بینوسی و PlayStation یاریەکانی بۆ PlayStation Plus ئەکسترا پریمیەم بڵاو کردەوە بەڕاستی لە مانگە باشەکان نییە وزارە ئەژن بخۆم پلسم تاو بووە بەتەمام پلسی بکڕمەوە بەڵام لۆبی کڕمەوە دەبەسە جارێ و یاریانە هەر ناکەم
و پێیش پێی نییە پلیستیشن شەمە کوژایتەوە نزیکی مانکە پلیستیشن کوژایتەوە تەنیا بە ئەکسبۆکس یاری دەکەم لەبەرەوەی یاری ئەکسپدیشنم دەکرد و ئێستاش دوم دێت دومیش هەرەکە گەیم پاسی دێسە و ئیشم بە پلیستیشن نییە جارێ باوەڕاکە پلاسی بکڕمەوە جارێ لەبەری ئەو یارانە زۆر سەرنجاکێش نییە بەلام یەک یاری تێداکە ئۆکەی لەوانێ بیکەم ساندلانمان هەیە کە لە جیهانە زۆر بەناوبانگە بەڵام ستایلی من نییە و یاریە باتڵفیلدی پێنجێکە باشترین باتڵفیلد نییە یاریشی فایڤ نایتسمان هەیە بە ناوی هێلپ وانتد سۆڵ هاکرز 2مان هەیە بەڵام ئەوەی کە من تۆزێک دەڵێم ئۆکەی مەیبی بیکەم یاری ستۆکەر لەجنز ئۆف دە زۆنە کە تریلۆژیە سێ یاری کۆنی ستۆکەریە ریماستەر کرایتەوە ماوەکانی ڕابردوو تەنیا پۆرتیان کرد بەڵام ئێستا ڤێژنی ریماستەرەکەش هاتە تۆ تۆزێک کواڵەتی و شتی بەرزترە ئینهانس کرا مەیبی بیکەم مەیبی نەیکەم بەڵام جارێ نا یاری هیمنکایدی تێدایە وە لە بۆ جەماعەتی پڵسی بەڕاست ینی لە بۆ جەماعەتی پریمیەمیش تەنیا یەک یاری کلاسیش تێدایە مەسەلەن لە بۆ پلیستیشن پڵس پریمیەم کە بە $160 تەنیا سۆنی یەک یاری دایتێ باتڵ ئینجن ئاکویلا کە یارێکی کۆنی نازان پلیستیشن یەکە پلیستیشن دووە بزەب لە بیرم نییە و نەژنووسراوە بەڵام یارێکی کۆنە ئۆکێ ئەگە پریمیەمەتەبی سەرجەمە یارانێر باسم کرد هەمی وەردەگری پلیستیشن پڵس یاسای وەردەگری بەڵام پلیستیشن پڵس پریمیەم بە $160 سۆنی کەمان یەک تانە گەمەت لادا مانجی ڕابردوو بە گەمەکانی خۆشیەوە بەڕاستی خراپە ینی ئەو ساڵ پلیستیشن پڵسم زۆر بەدڵ نەبوو تاواکو ئێستا پار زۆر باش بوو یاری گەورەتری تێدا وەڵام ئەم ساڵ یاریەکان کەمترن ژمارەیان کەمترە کە زیاد دەکرێن و زیاتریش بەجێ دەهێڵدرێن لەگەڵەوەش یاریەکان ینی یاریە گەورەکانی کەمتر تێدایە ئەوەش پلیستیشن پڵس نازانم لەو یارانە کامەی دەکەن دەڵێن سانلاندەکە خۆشە بەس ستایلی من نییە چاوەڕێمە بزانم داتوت بۆ جەماعەتی پیسیش یاری بە خۆڕایتان هەیە بۆ منە دێت ئایلند 2 دەتوانێت بۆ خۆتان سەر ئەپێک گەیمسی بە خۆڕای وەری بگری ئەگە پیسی شت نییە بە مۆبایلی دەتوانێت کاونتێکی بە خۆڕای دروستکەی پارەی پشتینە ئەو یاری بخەسە هەژماری خۆت کاتێک کە پیسی شت کڕی ئەو یاریانە هەموو لە کاونتی ئەپێک کە دەمینێ دێت ئایلند 2 یاریشی ناوەزەیە هاپی گەیممان هەیە لەگەڵ دەڵێ لە 22 مانجیشەوە چەند یاریی دیکەش ئاشرا دەکرێن هەمووی لە بۆ ئەپێک گەیمسی بۆ یاگە ئەپێک گەیمسی زوو لە بۆ خۆتان سەیری بکەن بەردام شتی باش وەردەگرن ئۆکەی بێ بەسەر هەواڵەکانی پلیستیشن سەرەتاش بە هەواڵەکی نادڵ خۆشکەش دەست پێ دەکەم لەبەرەوەی ئەو یاریتان لەبیرە کە سۆنی ماوەی ڕابردوو ئاشکرای کە بەناوی فێر گەیم یاری داهاتووی پلیستیشنە یاریشی تریپل ئەی زەبەلاحە بەڵام یاریی مەڵتیپلێر و ئۆنلاینە ئەکستراکشن شوتەر و ئەو شتانەیە کە پارە لە دەوڵەمەندەکان دەزی دەیدیت و فەقیرەکانەوە تقریبا چیرۆکی یاریەکەی هەر گە بڵێن چیرۆکی هەر هەبێت توانم چیرۆکی هەیە خۆ دەستکە یارێکە مەڵتیپلێرە بەڵام یارێک هێشتا بڵاو نکراوە تەنیا یەک ترێدەرمان هەیە لە 2 ساڵ تقریبا پێشەستا بڵاو کرایەوە بڕیار بوو ئەمساڵ بڵاو بکرێتەوە و بەڵام پاوەڕ ناکەم ئەمساڵ بڵاو بکرێت لەبەرەوەی سۆنی بە فەرمی ڕایگەیاندکەوە جیتیئەی ئەو خانمەی کەوا ستودیۆیەکەی لە 2021 دروست کرد لە بۆ سۆنی و خۆشی بۆ خاوەنی ئەوە سەرۆک ستودیۆیەکە لەم هەفتەیە ستودیۆیەکەی بەجێهێشت هەم ستودیۆەکە بەجێ هەیە ئەم مەسەن ڕۆڵی سەرۆکایەتی ستودیۆیەکە و هەمیش ستودیۆی هەیڤنی بەجێهێشت ناوی ستودیۆکەی هەیڤن بوو کە ستودیۆیەکی ناو کۆمپانیا سۆنی و سۆنی لە بەخاتی ئەو ئافرەتە دروستی کرد تاوەکو ستودیۆیەکی هەنگ لە بەخاتی ئافرەتە بەخاتی ئەو گەیمەی دروستی کردکەوە ئەو خانمە چەندین بەهرەداری لە خۆی کۆ کردەوە بێکەوە بتوانەوە یاری دروست بکەن هۆکاری بەجێهێشتنی سۆنی و پلیستیشنی ئاشکرا نەکردووە جیت ڕێمن تاوەکو ئێستا لەوای لاپتەکانی داتی بۆ مەناشا بێ بەڵام جیسن شرایر لە وبسایتی بلومبەرگ کە زۆر باوەڕپێکراوە 100% لە چەند کەسێکی پرسی وتیم هەناو ستودیۆی لی پرسیم بەبێ وێنای خۆیان ئاشا بکەن چکە نیانێ ئەوانیش دەربکرێن یان شتێکیان بەسەر بێ هەرچەندە ناڵێەوە دەرکرێت خۆی بەجێ هێشێت تاوەکو ئێستا قسەکە وایە زە دەرکرێت دەرنەکرێت نازانین بە فەرمی بەڵام جیسن شرایر دەڵێ دوایین جار کە یاریەکە تێست کراوە لەلایەن چەندین پەرەپێدەری جیاوازی ناو کۆمپانیەکانی دیکەی پلیستیشن هاتوون تێستی یاریەکەیان کردووە دەڵێ تێستەکان باش نەبووینەوە یاخود پیان بەگشتی تێستەکان دڵخۆشکەر نەبووینەوە باش نەبووینەوە تا کاتێکە تۆستی تێستی یاریێک دەکەی پێشەوەی بەسەرن یاریەکە بڕیار لەسەر بدەیت کە بڵایکیت یا بڵای نەکەیتەوە تێست دەکرێت دەڵێ تێستەکان باش نەبووینە و بەدەموچاویان دیارەکە یاریێکی زۆر بە چێژ بەخش ناکەن بۆیش ئەز نازانم ئەوە هۆکار بە بۆ ئەوەی جیت ڕێمن بەجێی بڵێ یاخود نازانم بەڵام سۆنی و پلیستیشن بە فەرمی لەسەر جێهێشتنی و خانمەی لێدوانێکی بڵاو کردەوە دەڵێ جیت ڕێمن has been an incredible partner and visionary force in founding Haven Studios. We are deeply grateful for her leadership and contribution and we wish her all the best in her next chapter. دەڵێ جیت ڕێمن
هاوبەشێکی و هێزێکی مبدیعی یاخود زۆر بەهێزی دروستکەری ستودیۆی هێڤن بۆ لە بۆ پلەیستیشن و دەڵێ ئێمە زۆر سپاسگوزارین بۆ سەرکردایەتیکردنی ئەو وەروە بەخشینی زانیاریەکان و ئەزمموی خۆی لە بۆ کۆمپانیا یاخۆ ستودیۆیە و هیوای باشترینی بۆ دەخوازین لە چاپتەری داهاتووی لە مەرحەلەی داهاتووی ژیانین. ئەوە سۆنی بە فەرمی ئەو قسەی لەسەر کردووە بەڵام هۆکارەکە چییە نازام. پێشتر ئەو خانمان لە چێ کاری کردووە؟ پێشتر لەناو کۆمپانیای یوبیسۆفت کاری کردووە، کاری لەسەر یاریەکانی وەکو ئەساسن کریت بڵۆدلاین، واچدۆگ، ئەساسن کریت 2 بەشێکی دیکە لە ئەساسنەکان ئەوانە کاری لەسەر کردو، بەڵام ئەو ئەساسنەی باسم کرد لەگەڵ واچدۆگ یەکی ئەوانە ڕۆڵێکی گەورەی بۆ یاخود پێدەوتی ئەگزیکتیڤ پرودیوسەری هەبووە. لەگەڵ ئەوەش لەگەڵ کۆمپانیای ستیدیا بوو لە 2010 بەڵام خەنزان ستیدیا گوگڵی وێران بوو نما بەجێ هێش پێشتر لەگەڵ ئەی مەورف بووە لە 2015 بەڵام مشکلەکە ئەوەیە زیاتر لە 20 ساڵە و خانمە یاریی گەورەی بڵاو نەکردەوە کە زۆر سەرکەوتوو بێت 20 ساڵێکە تقریبان بۆیش داوت ئۆکەی معلومات شتی زۆری پێ بەڵام ئایا تا چەند سەرکەوتوو دەبێت لە کارەکەی پێناسی زۆر سەرکەوتوو پێ پێناسی یاریەکە باوەڕاکەم یاریەکە بڵاو بکرێتەوە ئاوڕێن ینی فێر گەیم سۆنی ئەو بۆزعی دیت لەگەڵ یاری کۆنکۆردی و ئێستا حالیان یاریەکەی بەنجیش مارەثۆن هەر هەمان بەزمە لایڤ سەرویسی مەڵتیپلەیەری ئەکستراکشنە هەمووی ئەکستراکشن سەرکەوتو دەبی باوەڕ ناکەم یاریەکە دەبینی نەماژدا تو نازام بەزمهیم ئەو یاریە لە حاڵەتێکی زۆر باشدا نییە و ئەوەش هەڵەیەکی دیکەی کاک جیم ڕایان بوو سەرۆکی ڕابردووی پلەیستیشنین بێمە لای وڵڤڕینی ئەبێتێکی زۆر بچووکمان هەیە نە هیچمان پێ ناڵێ بەڵام دێکی بچووکمان هەیە یەکێک لە تویتەری لە جەماعەتی ئینسۆمنیاچی پرسی و تاجی کردبن وتیان ئەرێ کاکە دەزانم ئەنگۆ زۆر بە قورسی یاخود زۆر بە سەریعی و بە قورسی کار لەسەر یاری وڵڤڕین دەکەن لە بە PS5 بەڵام ئێمە وەکو کۆمەڵگەی ئێوە حەز دەکەین هەر شتێکمان لەسەری پێ بڵێن یاخود پێمان بڵێن ڕۆژەکەتان چۆن دەڕوە ئینسۆمنیاک جەماعەتی ئینسۆمنیاچی زۆر بە سەیری زۆر بەکەمی ستودیۆکان جوابی خەڵک دەدەنەوە بەڵام جوابیان دایتەوە لە کۆمنتی لە تویتەری دەڵێن we're working on it ئێمە کاری لەسەر دەکەین we share more information when it's ready and when we are able دەڵێ ئێمە قسەی زیاتری لەسەر دەکەین زانیاری زیاتر پێ دەدەین هەر کاتێک ئێمە ئامادە بین وەروە ئەگەر بشتوانێن ئەو کاتێککە بتوانین قسە بکەین that said our day is great دەڵێ ڕۆژەکەمان زۆر خۆشە hope yours is too دەڵێ هیوادارم ڕۆژی تۆ زۆر باش بێت مەبەستەکەیان چییە؟ مەبەستەکەیان دووشتە یەکەم بەڵێ ئیش لەسەر دەکەم بە بەردەوامی و لەوانەیە ئامادە لە منێشتا قسە لەسەر یاریەکە بکەن یاخود لە مەرحەلەیەکە یاریەکەشە نایانێت زیاتر قسە لەسەر بکەن دووەم دەڵێ when we are able واتە سۆنی لەوانەیە پلەیستیشن لەوانەیە نهێڵێ کۆمپانیانەوە ئەو ستودیۆیانی خۆیان بارزی خۆیان قسە لەسەر یاریەکانی خۆیان بکەن مەگەر لە کات و شوێن و ساتی تایبەت دەبێت مەسەلەن لە ستیت ئۆف پلەیە لە کۆنفرانسە لە بڵۆگ پۆستە لە ناو وێبسایتی خۆیان لە ڕێگەی ترێلەرە سۆنی بۆیان دادنێت کە لۆتان هەیە بەو شێوازانە بەو ستایلانە قسە بکەن تاوەکو باشترین پێیان بگە وەروای یاریەکە بە فەڵتە بڵاو نەبێتەوە یاخود بە فەڵتە نەڕوە قسەیەک لە قسەکان بۆیش دەڵێ ئێستامان تاوەڕێنە ئامادە بین وەروە بشتوانی قسە بکەین ئەو معناەکەی دەدا بەڵام وڵڤڕین لەمێژە لە بەرەمێنانە هەرچەندە دووجار دەرهێنەری یاریەکە گۆڕدراوە تەوزەک کێشەی هەیە لە بەرەمێنان وە دزە پێکردنێکی گەورەش ڕوویدا لە ناو ئینسۆمنیاکی دیمەنەکانمان بینی چاڕوانین بزانە داهات و چیرۆدا لە بۆ یاری وڵڤڕین سۆنی داهاتی یەک ساڵی ڕابردی بڵاو کردەوە ڕێک چارەجی کۆتاییان کۆتایی پێ چارەجی کۆتایی 2024 کۆتایی پێات بۆش داهاتی یەک ساڵیان بڵاو کردەوە لە 2024 واتە لە مانجی 2024 تاوەکو سیویەکی 2024 بڵاو کردەوە وەسک و ئێستا بۆ یەکەم کۆمپانیای ڤیدیۆ گەیم لە مێژوودا بتوانێت 37 ملیار دۆلار داهات کۆکاتەوە لە ماوەی یەک ساڵدا نە مایکرۆسۆفت نە تێنسەنت نە یوبیسۆفت نە ئەی ئانە نیتێندۆ کەسیان نەیانتوانی وەتاوە کوێستە لە ماوە یەک ساڵ زیاتر لە 37 ملیار دۆلار داهات کۆکاتەوە ئەسانە پارەکە یەکجار زۆرە وەکو داهات بەڵام وەکو قازانج سۆنی دەڵێن مارجنەکە تەنیا سەتا هەفتە واتە لەو پارەیە لەو 37 ملیار دۆلارەی تەنیا سەتا هەفتی قازانجە وەکو سۆنی ینی پارەی کاش ینی پارەی زیادی دێتەوە ناو کۆمپانیا ئەوی دیکە هەمووی مەسروف کرایە چەندین ساڵە مەسروف دەکرێن پارە سەر دەکرێت دروستکردنی یاریەکانە کۆنسوڵەکانە هەشتێکە پارەکە تۆ جێی خۆی کە پارەکە زۆرە بێگومان بەڵام وەکو داهات وەکو قازانج
تەنیا 7 کە پێم وایە پارێکی زۆر کەمە بەڕاستی قازانجی زۆر کەمە لە بۆ کۆمپانیای وەکو سۆنی لە ماوەی 1 ساڵدا بۆیش دەبین و مایکرۆسۆفت هەموو هەڵی خۆی دەدا یاریەکانی خۆیان لە هەموو شوێنێک بەدەست بکەن تاوەکو قازانجە بەرزکەنەوە نەک داهاتۆکی داهات بەرز کردو بەڵام چەند قازانجە لەو داهاتی دەست دەکەوێت تانی پارەکە بێتە شوێنی خۆی لە پاش پارەکەی ئەنجە قازانجی خۆت کۆکیتەوە مهم سۆنی وەرە ژمارەیەکی نوێشی بڵاو کردەوە دەڵێ فرۆشی PS5 گەیشتۆتە 7.8 ملیۆن دانە بەگشتی تاوەکو ئێستا لە تاوەکو سیویەکی 2025 سۆنی دەڵێ 7.8 ملیۆن دانە فرۆشاوە چەندی فەرقە لەگەڵ PlayStation 4 لە هەمان کات و سات تەنیا 1 ملیۆن ئۆکەی ینی PlayStation 4 تەنیا 1 ملیۆنی زیاد یاخود 1.2 ملیۆن بزەبە دەکە دقیق بم 1.2 ملیۆن دانە PlayStation 4 زیاتر فرۆشاوە لە PlayStation 5 لە هەمان کاتی بڵاوبوونەوە تا لە هەمان ئەو مانگە یاخود ئەوەندە ساڵی کە بڵاو کراوەتەوە سۆنی چەند قسەیەکی کرد کە لەوانەیە بەڵدی هەمووان نەبێ بۆ زۆر بەڵدی من نەبووە قسەیە بەڵام سۆنی قسەیەکی کرد سەرۆکی سۆنی هەریاکە نشین ئەوە هیرۆکی تۆکی سەرۆکی سۆنی لەو کۆنفرانسەی خۆیان بۆ خام پشکەکان وتیم ئێستا فۆکسی کۆمپانیاکە و هەموو ستودیۆیەکان لەسەر فرۆشی کۆنسۆڵ نییە بکوتم زۆریان فرۆشتیە ئێستا کاتی ئەوە نییە کە بڵێن فکرمانەسەوەی زۆرترین کۆنسۆڵ بفرۆشین بەڵکو فکریانەسە چییە monthly active user واتە مانگانە زۆرترین گەیمەر لەسەر پلیستیشن بهێڵنەوە یاخود زۆرترین مانگانە زۆرترین ئەکاونت ئۆنلاین بێ و یاری بکە و پارە سەر بکە و پلاس بکڕێ و چالاکی هەبێرە ناو پلیستیشن کە بەڵی من نیە لەبەر چ لەبەرەوەی بەدڵم نییە لەبەرەوەی من دایمەن بیرەوە دەکەمەوە کۆمپانیەکان فۆکسیانە سەر فرۆشی کۆنسۆڵ بێ قازانجەکە لەوێ کۆکەنەوە یاریەکان و پڵس و ئەوانە هەرزانتر بکەن لە بۆ گەیمەران تاوەکو ئەکتیڤ و تەرتیبات شتیان زیاتر بین بەڵام دەبین کە سۆنی فکرلەوەی ناکاتەوە نرخی شتەکان هەرزانتر بکە وەکو نرخی شتەکان بەرە بەرز بوونەوەیە وەرە فۆکسیان بگۆڕن لەسەر فرۆشی کۆنسۆڵ بۆ ئەکتیڤی مانگانە تقریبا وەکو مایکرۆسۆفتی دەڕوان یعنی ئێستا نا بەڵام لە داهاتوو وەکو مایکرۆسۆفت دەڕۆت کە مایکرۆسۆفتیش فکری لەسەر فرۆشی کۆنسۆڵ لاداوە نێتە سەر ئینگەیجمنتی مانگانەی گەیمەرانی لەگەڵ پلاتفۆرمەکان یاخۆ لەگەڵ فرۆشی یاریەکان زرار شوێنێک بێت هیوادارم وەکو مایکرۆسۆفت نەکەن چونکە سۆنی پێویستی بۆ پارەیە وەکوتم تەنیا 37 ملیار دۆلارەکەی کە دەستیان کەوتووە قازانجیان لێ کردووە کۆمپانیایکی زۆر گەورەش نییە وەکو مایکرۆسۆفت وانە بەڵام هەر لە ژمارەیە کە وەکو عیملاقێکی دنیای ڤیدیۆ گەیم زۆرترین قازانج کۆ دەکاتەوە سەو دەربارەی بەرزبوونەوەی نرخیش سۆنی واروە سەرۆکی سۆنی وتی ئاگادارینکەوە ترامپ بماوەی 90 ڕۆژ بازە 145 لە سەدەکەی لە سەسین ڕاگرتووە کە ترامپ ئێستا هیناتەوە 30 لەسەد دەڵێ ئاگادارینکەوە شەڕی گومرگ بەردەوامە لە ئەمریکا نەک تەنیا لە ئەمریکا لە هەموو جیهان لە بەرزبوونەوەی دەڵێ ئێمە ئێستا حالیان هیچ پلانێکمان نیە نرخی کۆنسۆڵ وەروە نرخی یاریەکان بەرز بکەینەوە جارێ مەسەدی ئەو سێ مانگەیەکە ئەو سێ مانگەکی دەدەژین دەڵێ جارێ هیچ پلانێکمان نییە بەڵام مانای ئەوە نییە لە داهاتوو نرخی شتەکان بەرز ناکەینەوە دەڵێ لە داهاتوو چاوەڕانی مارکتین بازاری مزان چی بەسەدە بن پێم وایە ئەگە بێت و ترامپ لەگەڵ سین ڕێکەوێ سۆنی نرخی شتەکانی خۆی بەرز ناکاتەوە چکە ترامپ ێستا دەڵێ بۆ مای 90 ڕۆژ ئەتەنیا 30 لەسەد باز دەخەمە سەر کاڵایەکان کە لە سینەوە دێن کە پێشتر 30 لەسەد نەبوو تەنیا 2.4 لەسەد بوو بۆ شتەکان هەرزانتر بوون ئەوە قشە گران بوون بەڵام هەرزانتر بوون لە حاڵی ئێستا مەزمهم بەداخەوە ڕاستی گرانبوونی ئەشیا زۆر کارەسات ئەسن لە کوردستان گران بوو ئەکسبۆکس گران بوو پلیستیشن گران بوو هەشتا زۆر گران نەبوو لە تا ئەوەی کە مەکتب خلاصی بۆ پێتان دەڵێم بڕۆم بکڕن ئەگەر بەنیازن ئێستا بیکڕن هاوین بەڕاستی بەرەستان ناکەی بە سەرشی هەرزان وەرا سۆنی هەر لەو کۆنفرانسە وتی لەم ساڵ واتە لە 2025-26 فرۆشی یاری تایبەتەکانی خۆیان یاخو فێرست پارتیان زۆر بەرز دەبێتەوە لە 4 ساڵ ڕابردوو قسەکەشیان ئۆکەی تەواوە لەبەرەوەی پارساڵی یاریشی ویان نەبوو ئێستا حالیان 9 ساڵ تاوە کەسە یاری فێرست پارتیان نییە کە کارساتە ساڵی داهاتوو بێگومان لە تا ساڵی داهاتوو مەسەن لە هاوینێ دێستراندینگ 2 لە کۆتایی ساڵ یاری گۆسۆف یۆتەی لەگەڵ ساڵی داهاتوو یاریەک دێ بەس مهم دەڵێ ساڵ شتەکان باشتر دەبی لە بۆ یاری فێرست پارتی حقسەکە لەسەر پلیستیشنی با باسی پلیستیشن 5 پرۆی بکەین لەبەرەوەی سۆنی لە مەفتەیە ڕایگەیاند کەوا ئەپدێتی پلیستیشن 5 پرۆ بەردەوام دەبێت تاوەکو چەند ساڵێکی دیکەش واتە لە ڕێگەی ئەپدێت شتی نوێ زیاد دەکەن دەنگۆیەکی نوێ هەیە دەڵێن ئەگەری هەیە چونکە مارکسۆرنی پارساڵ نەک پارساڵ هەبیدایەتی ئەمساڵ وتی بدایەتی ئەمساڵ پارساڵ بزۆ لە بیرونیە لە کۆنفرانسەکەی خۆی وتی لە 2026 PSSR 2 ئاشکرا دەکەن واتە بنەوەی دووەمی
ئەو تەکنەلۆژیای ژیری دەستکردێکەوە PlayStation 5 Pro کە بەکاری دێنی بۆ بەرزکردنەوەی کواڵەتی و فرێمڕێتی یاریەکان 2026 دێن جا بە پێ قسەکانی سۆنی بە پێی دەنگۆیەکانیش بیتن پێ دەچێت PlayStation 5 Pro بە بەردەوامی ئەپدەیتی لۆ بێ ئەو ئەپدەیتەوە بکە هەم یاریەکان بە کواڵەتێکی بەرزتر کار پێ بکە و هەم فرێمڕێتیشیان بەرز کاتە مثلەن لە 30 بکاتە 60 و 60 بکات 120 و ئەوانە واتە کۆنسۆڵێکە لەبەرەوەی ژیری دەستکردی تێدایە ئای تێدایە لە بۆ بەکارینانی هێز و توانە و تەرتیبات شتەکانی واتە ئەو کۆنسۆڵە ئەگە بەشی کڕی ئەساش بکڕی زۆر بەقوت خۆی پیشانەدا داهات و هێشتا بەقوتتر و بەقوت دەبی لە ڕنگی ئەپدەیتەوە واتە لاواز نابی بەعکسەوە بەقوت دەبی لەبەرەوەی ژیری دەستکردی تێدایە کە وا دیزاین کراوە کۆنسۆڵەکە بەردەوام لە بەقوت بوون نابی لە ڕێگەی ئەپدەیتەوە ئۆکەی بێمە لای کۆجیما لە مەفتەیە چەند شتێکی ئاشاکرد یەکەم یاوتی حەز دەکەم یاریەک دروست بکەم یاریەکە فۆرگەتینگ بی واتە لەبیرکردن بی بۆ نمونە تۆ کاتە یاریەکە دەکەی گەر بۆ ماوەیەکی زۆر یاریەکە نەکەی پاڵەوانی یاریەکە کارکتەری ناو یاریەکە شتەکان لەبیر دەکات مەسەڵەن ڕێگایەکان لەبیر دەکات نازانێت چی گوتیە نازانێت چی کراوە ناچاری دووبارە لە شوێنێکی دیکە دەست پێ بکەیتەوە تاواکو بێتەوە خاڵێک جا بەزەبەت نازانم کو دەست پێ دەکەی شتانە بەڵام دەڵێ ئەو بیرۆکەم هەیە کەوا یاریەکان وەکو مەسەن تۆ ئەگەر خەریکی یاریێکی دوای 2 هەفتە من بخۆم زۆر بەسەرات مەشغوڵم جاروێ هەفتەیەک یاریێک ناکەم کە دەچمەوە سەری تقریبا زۆر شتەکان لەبیر نەما دەبێت دووبارە مەرحەلە بێمەوە پاش یاخود دوو چاپتە بێمەوە پاش دەست پێ بکەمەوە یاخود سەری ڤیدیۆ بکەم لە ئۆنلاین بزانم بزەبت چ بوو مەسەلا ولا هەمان کات دەگەی پڵەیەکە چۆن بوو لێرە چم دەکرد بەنیاز چ بووم شتەکان لە بیر مێتە بیرمێتەوە جا هەمان شت کۆژیما دەڵێ حەز دەکەم لە بۆ کارکتەر یاریەکە زیادی بکەم کە ئەوی شت لە بیر بکە گەر ماوەیەکی زۆر تۆ یاریەکە نەکەیت کە بیرۆکەی شەوە قسەکردنە بیرۆکەی کۆجیما وتی ڕێگەیان دەڵێ فلاشێکی USB بۆ کارمەندەکانی خۆی جێهێشتووە کاتێک ئەو مرد ئەو فلاشە USB بەکاربێنن چونکە پڕم کردووە لە بیرۆکەی جیاواز بۆ دروستکردنی یاری جیاواز جا واتە بیرۆکەی جیاوازی هەیە بۆ یاری جیاواز کە کابرای مێشتاونیە ئەنی بەشەش تەبیعی نییە دایمەن ئەفکاری سەیر و سەمەری هەیە دەڵێ لە بۆ ستافەکەی خۆم بەجێهێشتووە کاتێکە مردم لە خۆیان بەکاری بینن تاکو یاری جیاوازی دروست بکەن و ئەو قسەیەکی لەو کاتە کرد کەوتی من بەشی دۆمی دەستراندینگ دوم دروست کرد لە پاشەوە خەریکی یاری فزن دەبم کە یاری داهاتوویتی لەوە پلیستیشن بەڵام لە دوای ئەو بەشی سێمی دەستراندینگ ئەگەر بێت و دروستی بکەین دەڵێن لە بیرۆکەم هەیە بۆی بەڵام خۆم کاردێنانی بۆ ناکەم دەمە کەسێکی دیکە لە ناو ستودیۆکەی خۆمە ساو تا شتی زۆر لە مێشتە بە کورتیش دەمێ باسی یاری ئینترگەلاکتیک بکەم لە مەفتەیە نیل دراکمان بە خانمە ئەکتەرەکەی گوتیە ئەو کارکتەرێک کە ناوی تاتی گابریێلایە کە لە یاریەکە شێوەی ئەو بەکار هاتووە دەڵێ پێی بوتوە خۆی ئامادە بکە کاتێکەوە نزیک دەبینەوە لە بڵاوکردنەوە یاریەکە گەیمەران لەوانەیە زۆر بێزاری بکەن و جنەوی پێ بدەن و هجوم کەنە سەری لێستاوە دەڵێ خۆی پێی وتوە کە خۆی ئامادە بکە لە بۆ حاڵەتانە یاخۆ لە سوشەڵ میدیا دوور بکەوێتەوە لەبەرەوەی یاریەکە بێگومان نایتی دۆگە و نیل دراکمان خۆی کاردەرهێنانی بۆ دەکەم کە نایتی دۆگ و نیل دراکمان لە بەڕاستی لە دوای لاسەڤەس پارت 2 تووشی ڕخنە و جنێودانێکی یەکجار زۆر بنەوە هەراسانکردنێکی زۆر بنەوە لە ئۆنلاین و تاوەکو ێساش بەردەوامە بەڕەوە بە کورتیش دەمێ باسی بکەم کەوە یاری دوم د دارک ئێجز یەکێکە لەو یارانەی کە زۆر سوودی لە توانەکانی PlayStation 5 Pro وەرنەگرتووە و لە ڤیدیۆکەی دیجیتال فاوندری چەناڵی دیجیتال فاوندری سەیرم کرد یاریەکە تقریبا باشترین ڤێژنی یاریەکە لەسەر Xbox Series X نەک PlayStation 5 Pro بەهۆی ئەوەی کەوا دەڵێ یاریەکە زۆر باشتر بۆ Xbox دروست کراوە و خۆیان کەمتر ماندوو کردووە لەسەر ڤێژنی PlayStationەکە دەڵێ دەیانتوانی زیاتر سوود لە PlayStation 5 Pro وەربگرن کە ژیری دەستکردی PSSR هەیە تازە باسم کرد کەچی لە یاریەکە بەکار نەهاتووە نەسوودیان لە بەرزکردنەوەی کواڵەتی یاریەکە وەرگرتووە نەسوودیشیان لە فرێمڕێی چۆن دەڵێ خێرایی PlayStation 5 Pro وەرگرتووە تاوەکو یاریەکە بێتە 6 فرێمی تەواو و هێز و توانای گرافیکەکەشی پیشان بدەن کە نزیک بێتەوە لە 4K ڕاستەقینە بۆیە گەیمەران داواکارن لە ستودیۆی ID Software کە ئەپدێتێک لە بۆ PlayStation 5 Pro بنێرێ سوود تواناکە مەسەڵەن من کۆنسۆڵێکی $700 کڕیبی گوناحە کۆمپانیایەک ستودیۆیەک تەمبەڵی بکە سوود لەو توانای کۆنسۆڵە وەرنەگری ئەپدێتێکی نۆنەنێری ئەرتەندا زۆربەی کۆمپانیەکان دواتر هەدینێنن بۆ نەیاری ئاساسن کریت شارۆس سەرەتا نەیبوو بەڵام دواتر PSSR-یان زیاد کرد و هەندێک تەرتیباتیان زیاد کرد کەوا یاریەکە زۆر دواتر ئێستا لەسەر PlayStation 5 Pro هیوادارم دووم دەتاکەیش هەمان شت بکەن بۆ گەیمەرانی خۆیان لەم هەفتەیە سۆنی لە ڕێگەی دۆکمنت وەکو دۆکمنتریەک تقریبا پانێڵەکەی بڵاو کردەوە ئەوەی یادی
20 ساڵەی گارۆڤاری سە پانێڵەکەمان ئەنی ئێستا لە یوتیوب هەیە بڕە ناو چناڵی پلەیستێشن دەتوان هەموو ئەکتەرەکان ببینن دەرهێنەرەکان و تەرتیبە زۆر بەیان ببینە کارەمیان قسە دەکەم تایبەتی هەردوو ڕۆڵجێری کریتۆس کریستۆفەر جەج و برادەرەکەیت کە ناوەکەم بزەوت لەبیر نییە هەردووچیان بێکەوە قسە دەکەن بە دەنجی خۆیان بە دەنجی کریتۆسی بەشداری پانێڵەکەیان کرد پانێڵەکە لە مانجی سێ بەڕێوە چوو بەڵام ئێستا ڤیدیۆکەیان بڵاو کردوێتەوە دەتوان لە چناڵی یوتیوبی پلەیستێشن ببینن. بێمەلای جیتیئەی 6 سەرەتا کۆنفرانس کۆڵی تێکتون بڕێوە چوو خاوەنی کۆمپانیا ڕۆکستار لە بۆ خاوەن پشکەکانی خۆیان ئاباسیەوەیان کرد چەند ملیۆنیان ئەوی فرۆشتێ و چەند ملیۆنیان ئەوی فرۆشتێ بڕێت دێت مثلن گەیشتە 70 ملیۆن کۆپی و جیتیئەی گەشت چەند کۆپی ئەو زۆر مهم نییە ئەوەی میهمە باس جیتیئەی 6یان کرد تێکتون لەسەر دواخرانی جیتیئەی 6 زۆر معلوماتی بڵاو کردەوە بە تایبەتیش ئێستا بۆ یەکەم جارە دەزانین کەوا جیتیئەی بە فەرمی کەی کاری بەرەمێنانی دەستی پێکردووە تێکتوتی بەرەمێنانی جیتیئەی 6 بە فەرمی لە 2020 دەستی پێکردووە واتە لە 2013 نییە 14 نییە 18 نییە چکە 2010 یاری ڕێدەدیان بڵاو کردەوە بەڵام بە فەرمی کە تۆ بواری بەرەمێنان لە 2020 دەستی پێکردووە سەرەتاکانی 2020 دەستی پێکردووە تاوەکو ئێستا واتە نزیکە 5 ساڵ لە بەرەمێنانە واتە زۆر کەمتر لەوەی کە بیرمانێتە کردە مەسەڵەن بەردەوام دەماوت جیتیئەی 6 20 ساڵ لە بەرەمێنانە 10 ساڵ لەبێنە ئەم چەند جا وتمە لە 2013 لەوانەیە کاریان لەسەر کرد بێ بەڵام بە قسەی ڕۆکستار خۆشی بێ لە دوای 2010 کاریان لەسەر ڕێدێدی کردیە بەڵام لەوانەیە لێرە تێکتون مەبەستی فول پرۆداکشن بێ واتە بەرەمێنانی تەواو ڕۆکستار بەبەستی تەنیا ئەوە بێکەها ئامادەکاریان کردووە لەسەر ستایلی یاریەکە چۆن بێت چیرۆکیان نووسیوە ئەوشتان لە باگراوند هەر کاریان لەسەر کردووە بەڵام تێکتون دەڵێ بەکو بەرەمێنان فول پرۆداکشن کە هێشتا هەر زۆرە لەبەرچی لەبەروی فول پرۆداکشنی هەموو یاریەکان بەگشتی 2 ساڵە 2 ساڵ 3 ساڵ ئەو پاڕێ مەسەڵەن گارۆڤار دۆکمنتاریەکەی گارۆڤارتان بینی بێ لە 2016 کاتێک دێمۆیەکەیان ناشا کرد تەنیا ئەو دێمۆیان دروست کردبوو تاوی یاریەکەیان دروست نەکرد بەڵام لە 2010 یاریەکەیان بڵاو کردەوە تا لە 2016 چونە فول پرۆداکشن لە 2010 یاریەکە بڵاو کراوە ڕاگنەڕۆکیش بە هەمان شێوە تەنیا 2 ساڵ فول پرۆداکشنەوە تا بەرەمێنانی تەواو پێشتر تەنیا بیرۆکەیە چیرۆک نووسینە دۆزینەوەی کاراکتەرە نیگار کێشانە گەیمپڵەیەکەی دەدۆزنەوە ئەوە ناتە فول پرۆداکشن فول پرۆداکشنەوە تا ئەو شتانە دیگلای کردەوە تەواو لە بەرەمێنانی بیر لەشتی دیکە ناکەیتەوە بەکو تەنیا یاریەکە دروست دەکەی کە هەیە ناڵێ من ئەرێ لێرە ئەوە نەبوو ئەوها بکەم ئەو شتانە نییە مەجارەت نییە دەبێت لە تەواوی کەی لە سەرتا تاکۆتای مەرحەلەکان تەواوکەی دیزاینی شوێنەکان مەزبوط بکەی ئەنیمەیشن تەواو بکەی بۆیش مەبەستم ینی لە من تێبکەن کە دەڵێم لەوانەیە بزەبەت مەبەستی تێکتو ئەو بێ لە 2020ەوە یاریەکە چۆتە فول پرۆداکشن کە نزیکەی 5 ساڵ ئێستا حالێن لە فول پرۆداکشنە و ئێستاش دواخراوە بۆ 2026 دەبێتە 6 ساڵ لە فول پرۆداکشن ئەجار لەگە 2010 حساب بگەین بێگومانشتە زیاتر دەکە و دەربارەی ئەوەی کەوە یاریەکە دواخرا تێکتو دەڵێ ئێمە هەموو کاتێک دەدەینە ڕۆکستار و تیمی ڕۆکستار تاوەکو باشترین یاری خۆیان دروست بکەن لەبەرەوەی جیتیئەی 6 ئەوەی کە ڕۆکستار بە ئێمەی وتوە دەبێت هەیەکێ لە نەک دەبێت هەیەکێک دەبێتە گەورەترین بابەتی تەرفیهی تاوەکو ئێستا بڵاو کرابێتەوە و دەڵێ چاوەڕوانی گەیمەران دەبەنە ئاستێکی دیکەوە تی دەپەڕێنن ئەوە ئۆکەی و تێکتو دەڵێ ئێمە دەڵێ دڵنیاین لەوەی کەوا ڕۆکستار دەتوانێت لەو بەروارە یاریەکە بڵاو بکاتەوە لەبەرەوەی دەڵێ پێشتر یاریمان زۆر دواخراوە بەڵام پێشتر بەرواری تەواومان نەبوو مەسەن تەنیا ویندۆمان هەبوو ویندۆ مەسەن دەڵێ لە پاییزە لە زستانە لا شتێکە بەڵام مەزادرێت لەبەرەوەی بەروارمان هەیە 26 5 2026 تێکتو دەڵێ پێم وایە باوەڕمان وایە کەوا ڕۆکستار لەو کاتە دەتوانێت یاری جیتیئەی 6 بڵاو بکاتەوە و دوای ناخەواتە بەقسەی تێکتو بێ دواخران ئەستەمە یاخود ئەگەر دوا بخرێت شۆک دەبن ئەگەر دوا ناخرێت دەڵێ I think historically when we set a specific date generally speaking we've been very good about reaching it دەڵێ کە هەر کاتێک لە مێژووی کۆمپانیاکەی خۆشمان و ستودیۆکارمان کە بەروارێکمان داناوە لەو بەروارە یاریەکەمان پێشکەش کردووە قەت دوامان نەخستووە بەڵام ئەگەر ویندۆمان دانابێ ئەگەری هەیە دواخرانمان هەبوو بێ بە ساڵ بە مانگوە شتانە ئەگەری دواخرانی هەر هەیە بێگومان لەوەی ئەکید بن بۆ نمونە جیسن شرایر لە بلومبەرجی هەر لەم هەفتەیە وتی جیسن شرایر دەڵێ هێشتا قەناعەتم نییە یاریەکە لە 2026 لە مانجی 5 2026 بڵاو دەکرێتەوە لە بەرسە قسەکەشی تەواو من خۆشم باوەڕ ناکەم
مانجی پێنج بڵاو بکرێتەوە لەبەرچ لەبەری مانجی پێنج تەنیا چەند کەمتر لە مانگێکی کەمتر لە مانج کەمتر لە دوای 2 هەفتە لە 26 پێنج مۆندیالی ئەمریکا دەست پێ دەکات مۆندیال تۆپێ لە ئەمریکایە ئەوە یەک ئەو کێشەیەکە لە بۆ یاچکە خەڵک دەیانەوە یاری بکەن و شتانە بێنە دەرێ ئەوە لەبەر ڕۆکستاری خۆش نییە باش نییە خەڵک نایەوێت خەڵک بێت دەرێت خەڵک دێن لە ماڵێبی یاری بکە و پارسەر بکە لە بۆ تێک توش باش نییە شتێکی دیگەش ڕێد دێت بە هەمان شێوە بوو ڕێد دێت بڕیار لە 2017 بڵاو بکرێتەوە دوای وتیان نا 2017 لە ناوەڕاستی 2018 کەچی چۆ پاییزی 2018 ینی هەر 2000 دواخرا بۆش پێشبین دەکەم یاری جیتیئەی 6 ئەوەی کە ئەمن پێشبین دەکەم و جیسن شوێر باسی دەکا و ئەزمونمان هەیە لەگەڵی جیتیئەی 6 دەستە پاییزی 2026 پێم سەیرە لە ناوەڕاستی ساڵ بڵاو بکرێتەوە زۆربەی یاریەکان ناوەڕاستی ساڵ بڵاو ناکرێتەوە لەبەربەری کۆتای بڵاو کردێت چکە وەختی خانەوادەکان پارسەر دەکەن هەدیی کریسمسە سەری ساڵە هەشتێکە لە بۆ گەیمەرانی خۆیان دەکەن بەڵام شتێکی دیکە دووشت یانی نەکتە شتێکی دیکە لەسەر جیتیئەی 6 یەکەمیان چەند ئەنیمەیشنێکی نوێیان بڵاو کردەوە کە زۆر جوانە گەیمەران بە خۆیان دروستیان کردێ بە AI سکرین شۆتەکان کە ئەگەر سەری ڤیدیۆ ڕابردی منت کردبێ بەشێ لەو سکرین شۆتانە کە ڕۆکستا خۆی بڵاو کردو تەنیا وێنەیە بە AI کراوەتە ڤیدیۆ کە زۆر سەرنجاکێشە دیمەنی جوانی دروست کردووە و هەروەها تریلەری جیتیئەی 6 لە ناو یاری جیتیئەی 5 بە کاراکتەرەکانی مایکل و ترێڤەر و فرانکلین دروست کراویتەوە کە زۆر کۆمیدیە عین لێ یوتیوبی هەیە لە بۆ خۆتان لە نایچڵەکە چێ بەس بە خۆتان بینوسن جیتیئەی 6 تریلەر ئین جیتیئەی 5 زۆر کۆمیدیە بە تایبەتیش ئەوەی کەەوە جیسنیان کردە مایکل و لوسیاشان کردە ترێڤەر کە یەکتری ماز دەکەن و کۆمیدینە و دیمەنەکانی جوانن ئۆکەی واروە بە هەمان شێوە تریلەری دووەمیان دروست کردێ بە چەندین ستایلی جیاواز بسن بە ستایلی PS2 دروست کرا بە PS1 دروست کرا سەرنجا کێشە ئۆکەی لە بە خۆتان تەماشای بکەن و گەیمەران لەسەر ئەوە کۆکن تقریبا لە ئۆنلاین لە تویتەر لە ڕێدێت لە تیکتۆک زۆربەی خەڵک دەڵێن ئەوە منداڵێکە لە ناو جیتیئەی 6 بینرا وەڕاستی منەوەم بینی بەڵام باوەڕ ناکەم منداڵ لە یاری جیتیئەی 6 هەبی باوەڕ ناکەم لەبەرەوەی ئۆکەی شکلی بە منداڵ دەچی بەڵام بینە پێرسایی خۆتان یعنی ئەوە لە سکرین شۆت هەیە نەک لە تریلەرەکە خۆی یاری جیتیئەی گەورەترین شتی تەقەکردنە لە خەڵکی بەڕاستی NPCەکان زۆربەی خەڵک تایە تەقە لە خەڵکی دەکەن ئۆکەی جگەلەوەی کە چیرۆک تەرتیب بچێت بەڵام تەقەکردن و پانکردنەوەی خەڵکۆشتانە زۆر لە لاوجاری جیتیئەی 6 منداڵی تێداوی مەحاڵە شتیوە مەحاڵە بتوانی تەقە لە منداڵ بکەی یاخود منداڵ بکوژی ناو یاریەک بۆی باوەڕ ناکەمەوە منداڵبی وەلانەشە لە سکرین شۆتە منداڵبی بەڵام باوەڕ ناکەم لە یاریەکە بە فەرمی کاتێ بڵاو دەکرێتەوە یان ڕۆکستا بانقەس داینابی تەنیا بە ئەوی بیرکەینەوە کە منداڵی تێدا بەڵام خۆی یاریەکە منداڵی تێدا نییە ئەزانە ڕۆکستا زۆر عاڵەتنی شتیواناکە ڕۆکستا تریلەر لە تریلەر و سکرین شۆت چ پیشاندا ڕێک لەناو یاریەکە شتا هەیە و بە زیادەوەش نەک بە کەمتر لە زۆر ستودیویانەیە ئەنی فرتفێڵ نییە وەکو یوبیسۆفت نییە تریلەر سینەماتیکی هەشتکەی پێنیشاندا خۆی یاریەکە 1080 بی شتیوانیە بۆی باوەڕ ناکەم پێم وابێ ئەوە تەنیا هەیکەلی بچووکە باوەڕ ناکەم منداڵبی ئۆکەی بە فەرمی نازانی منداڵە یاخود منداڵ نێت کە ڕۆکستا باسی نەکردو بەڵام منو خۆم پێم وانییە منداڵی تێدابی لە بەردەمەسەری تەقەکردن و ئەو شتانە پێمە لای شتێکی دیکە هەر جیتیئەی بەڵام جیتیئەی 6 نا بەڵکو جیتیئەی 4 کە بەشێکی زۆر لە گەیمەران دەڵێن باشترین جیتیئەی تاوەکو ئێستا بڵاو کراوەتەوە لە ڕووی چیرۆکەوە لای من هەر جیتیئەی سان ئەندرێسە بێگومان لایەنگۆژ لەوانەیە جیتیئەی سان ئەندرێس بی بەڵام خەڵکەی زۆر دەڵێن جیتیئەی 4 ئۆکەی بەپەی دەنگۆیەک بی وەلایەن دزەپێکەرێکی زۆر بەناوبانجی کۆمپانیای ڕۆکستار و یاریەکان ڕۆکستار بەناوی تێز2 ڕای گەیاندووە دەڵێ پێی وایە تا کۆتایی ئەمساڵ یاری جیتیئەی 4 ئینهانس دەکرێت یاخۆ ڕیماسەر دەکرێت یاخود پۆرت دەکرێت دەگوازرێتەوە سەر پلیستیشن 5 و Xbox Series واتە جیتیئەی 4 بە شێوەی پۆرتە یاخود ڕیماسەر لەسەر کۆنسۆڵی نوێ بڵاو دەکرێتەوە هاو شێوەی چۆن ڕێدێمشن یەکیان خستە سەر PS4 و 5 و ئەو شتانە دەڵێ ڕۆکستا بەنیازی شتێکی لە بابەتێ تا کۆتایی ئەمساڵ جا ڕۆکستا بەنیازی هەمان شتیشە بۆ یاریەکانی وەکو ماکس پێین 1 و 2 کە باسمان کردووە لە بەرەمێنانن لەوانەیە لە کاتێکی ئەمساڵ یان ساڵی داهاتوو یاریەکان بڵاو بکردنەوە بەڵام دڵخۆشم کە ببینم یاری جیتیئەی 4 بەڕاستی جیتیئەی 4 لەسەر پلیستیشن 3 و Xbox 360 چەقیوە تا لەسەر پلی 4 نییە لەسەر پلی 4 نییە بینە پێرسایی خۆتان یاری جیتیئەی 4 جیتیئەی 4 لەسەر پلی 4 نییە کەمان ڕۆکستار وای یعنی من لەسەر Xbox هەمە بەڕاستی لە ڕێگەی Xbox 360 دەتوانیت Xbox Series بیکەی یاری زۆر خۆشە بەڕاستی زۆر خۆشە ڕاستە لەوانێت جوانترین یاری جیتیئەی نەبێ بەهۆی ئەو تاریک شێوە تاریکە ڕەنگە تاریکی هەیتی
بەڵام ئەگە پۆرتی بکەن و تۆزێک کەلەر کۆرێکشنی بکەن پێم وابێ یاریی زۆر بەچێژە چیرۆکەی زۆر خۆشە وەروە تڕیدەرێکی نوێژ لە بۆ یەکێک لە مۆدە بەناوبانکانی جیتیئەی بڵاوکرایەوە بە ناوی Natural Vision Enhanced کە لەلایەن گەنجێکەوەیە بە ناوی Raised کە مۆدێکە لە بۆ یاری جیتیئەی 5 ڕۆکستار ئینهانس ئەدیشنی بڵاو کردەوە لە ماوەی ڕابردوو کە تۆزێک کواڵەتی یاریەکە و ڕای تریسینگ و سێبەر و ئەشتانەی تۆزێ باشتر کردو لە بۆ جەماعەتی پیسی پارساڵ لە کۆنسڵوانە بڵاو کرایەوە جا هەمان ستایلە هێناوە ئەو گەنجە تۆزێک دەستکاری کردووە هێشتا مۆدەرێکی بەناوبانگە ڕیست سەو تڕیلەکەی زۆر سەنجاکێشە دیمەنەکان زۆر جوانن بەڵام پێویست بە پیسێکی تۆزێک بەقوتە بتوانانی ئەو مۆدانە لەسەر یاریەکە جێبەجێ بکەی و یاریەکەش ئەنجام بدەیت بێمەنای هەواڵی دیکە یوبیسۆفت بە فەرمی ڕایگەیاندکەوە یاری Prince of Persia Sands of Time تاوەکو مانجی 2026 بڵاو دەکرێتەوە یاخۆ لە چارێکی یەکەمی 2026 بڵاو دەکرێتەوە وە پێشبینیەکانی جوانە منیش پێشبینی خۆشم وایە تاکۆتایی ئەمساڵ بەتابەتی لە هاوینی ئەمساڵ شتێک لەسەرم یاریە ببینین جا تڕیلەر بێ دووبارە ئاشاکردنەوەی یاریەکە بێ شتێک لە بابەتانە بێ بەڕاستی زۆر چاڕوانیە و یاریە چکە کات خۆی لە پلەی دوی یەکێک بوو لەو یارانەی کە منافەسێک گار و ڤاری دەکرد بەڵام یوبیسۆفت نەیزانانی زۆر تەعاملی لەگەڵ کە بەڕاستی یاریەکە ئەوها هاتە خوارە بەس هیوادارم دووبارە زیندوی بکەنەوە ئەساسم کردی شارە زۆر سەرکەوتە لە یوبیسۆفتی یوبیسۆفت بە هەمان عەقڵیەت کار بکە پێم وابێ Sands of Time زۆر باشتر دەکات بەڵام بەداخەوەی شتێکی دیکەمان هەیە کە بەڕاستی هەست دەکەم تۆزێک کێشەی هەیە و یاریە یاری مارڤڵ 1933 Rise of Hydra یاریەکە بۆ فەرمی و دەڵێ یاریەکە ئێستا لە سەرەتایی 2026 بڵاو دەکرێتەوە تا لە مانجی 1 بۆ مانجی 4 یاخۆ سیڤێکی 3 لەخۆ لە چارێکی یەکەمی 2026 یاریەکە بڵاو دەکرێتەوە یاریەکەیان دواخست هەرچەندە بەرواری فەرمیشمان نەبوو کەکەی بڵاو دەکرێتەوە لەم سەتەنیا 2025 بوو بەڵام دواخرا بۆ 2026 ئۆکەی زۆربان پێمان وا بوو کە یاری ئەمساڵ بڵاو ناکرێتەوە لە بەرەوەی تەنیا یەک تڕۆیەرمان هەیە دە گەیمپڵەیمان هەیە نەشتێکی دیکەمان هەیە سەو حەز دەکەم یاری تۆزێک کێشە شتی مەشاکلی هەیە چاڕوانی بزانە داهات و چی ڕوودەدا وەروە یاری The Sinking City بە شێوەی ڕیماستەر بە سوپرایز بڵاو کرایەوە سە PlayStation 5 و PC ماوەکان ڕابردوو دەنگۆمان هەبوو کە ڕیماستەر دەکرێتەوە بەڵام ئێستا بۆ فەرمی و تڕۆیەرەکەشی هەیە لە ئۆنلاین و یاریەکە ئێستا حالیان بەشێ ڕیماستەر کرا بەردەستە و تریلۆجی گێکس کە یەکێکە لە یاری کۆمیدیەکان بەرواری بڵاوکردنەوەی بۆ ئاشراکرا بڕیارە لە 16 لەسەر PC سویچ PlayStation 5 Xbox Series بڵاو بکرێتەوە وەرە ڤێژنێکی $200 دەبی یاریەکە کەەوە پەیکەرێکی گەورەش دەگەڵا گێکس یارێکی کۆمیدیە کۆنە خۆشە بۆ کەسانی کە نیان کردیا یاخود عفو یعنی ئەو کەسانی کە کردویانە کاتی خۆی نۆستالژیان لەگەڵیان هەیە ئۆشتانە دەربارەی فۆرتنایت و هاتنەوەی بۆ سەر iOS بەڕاستی نزیکەی 2 هەفتەیە کۆمپانیا پێ گەیمز دەڵێ ئێمە یاریەکەمان خستۆتە سەر هەژماری ئەپڵ یاخود iOS تاوەکو ڕیڤیو بکە و بەردەستی بخەرە سەر iOS بەڵام ئەپڵ تاوەکو ئێستا وەڵامی نەدابێتەوە چونکە عادەتەن ئەپڵ وەڵامدانەوەی ئەپڵ تەنیا لە ماوەی 24 کاتژمێرە بۆ کۆمپانیای گەورانە کەچی ئەوە 2 هەفتەی ئەپڵ وەڵامی نەداینەوە کە دەبی وەڵامیشیان داتەوە بەڵام ئەپڵ لە دادگا دووبارە دەستی بە شەڵی دادگای کردەوە بەڵام دیارە پێگەیمز دڵنیایە لەوەی کە ئەپڵ دەبێت یاریەکە دابرێتەوە چونکە قەراری محکەمەی پێە بۆیە لێستاوە شتێکیان ئاشاکرد بناوی ئەپێک ریوارد بە 20% داشکان ئەپێک دەڵێ هەر کەسێک لەناو یاری فۆرتنایت لەناو iOS یاخود لەناو ئەندرویدی ئەگەر بێت و بە پەیمنتی ڤیزا کارت شتەکان بکڕێ بۆ منە باتڵ پاس دەکڕێ شتێک دەکرێت شتانە یاخۆ سکینەکان بکڕێ 20% پارەکەی خۆی وەردەگرێتەوە بەڵام ئەگەر لە ڕێگەی سیستمی ئەپڵ بیکەی مەسەڵەن بە ئایتونز و ئەوانە بیکڕین پارەکە وەرناگرێتەوە ئەوە تەنیا بۆ ئەوەی خەڵکی بێن ڤیزا کارتەکە داخڵکە پارەکە لە ڕێگەی ئەپێک گەیمسی بدە تاوەکو ئەپڵ 30% زەڕیبە لە بۆ خۆی نەبە ڕێمەدی دەڵێ لەم هەفتەیە دەچینە ناو تەکنیکەڵ تێستی واتە کلۆز تێست لە بۆ یاری FBC Firebreak کە یاریشی ئۆنلاین تەقیکەری لێکدراوی جیهانی کۆنتترۆل و ئاڵنوەیکە لەناو باڵەخانەکانی کۆنتترۆلیە و یاریەکە بڕگارشە لە هەفتەی مانی 6 بڵاو بکرێتەوە بەڵام لەم هەفتەیە دەستنە کلۆزت ئەلفا تێستی لەگەڵ تەکنیکەڵ تێست واتە هەندێک لە گەیمەرانیان بان کردووە یاخۆ یوتیوبەر شتیان بان کردووە یاریەکە تاقی دەکەنەوە بزانم کۆکوونیە پێشەوە یاریەکە بڵاو بکەنەوە وەرە کاپکۆم حاڵی باش و باشتریش دەبی لەبەرەوەی ڕێک بۆ 12 ساڵ لەسەر یەک ئەو کۆمپانیایە بەردەوام داهاتی و قازانجی لە بەرزبوونەوەی و 2024ش بۆ کاپکۆم هەروە بوو و ئەو چارەگەی ئاشکراشیان کردو تاوەکو سیڤێکی 5 2025
سیویەکی 2025 دەڵێ یەکێ بۆ لە گەورەترین سەرکەوتنەکان بۆ کۆمپانیا کاپکۆم لەبەرەوەی جێ لە گەیمەرانی خۆی دەگری و ئەو شتە دروست دەکەیتەوە گەیمەران دەیەوێت شتی قۆڕ و بێمانە دروست ناکات. یاری ستێڵ بڵیت لە بۆ پیسی ئاشکراکرا بڕیارە لە 11/6 ئەمساڵ لەسەر پیسی بڵاو بکرێتەوە لەگەڵ ئەوەش چەند سکین وشتی جیاواز تێدا دەبی و ئەو سکین وشتە جیاوازانش لە بۆ پلەیستێشن 5 دواتر بە ئەپدەیت دەنێردرێ و بێ بەلای هەواڵەکانی ئەکسبۆکس چێشی زۆر سەرنجاکێشیان کرد لە مەفتەیە ئەویش لەناو یاری فۆرسا هۆرایزنی سکینی ئۆتۆمبیلێکیان بەردەستخستووە یاخۆ ڕەنجی ئۆتۆمبیلێکیان بەردەستخستووە کە نیوەی کەسکە یاخۆ سەوزە نیوەشی شینە گرین و بلو لۆ لەبەرەوەی دەیانەوێ دەڵێ گەیمەرانی پلەیستێشن و ئەکسبۆکسی بێکەوە زۆر پاڵپشتیکارێکی گەورە بم بۆ سەرکەوتی یاری فۆرسا و وەکو ینی وەکو ئاهەنگ جێڕانێکە بە ئەوەی کەەوە گەیمەرانی ئەکسبۆکس لەگەڵ گەیمەرانی پلەیستێشن ئێستا بێکەوە یاریێکی هاوبەشیان هەیە کە فۆرسا هۆرایزنە کە یەکجار دڵخۆشم و سکینەکە زۆر جوانە ئەوە دڵخۆشم کە کۆمپانیاکان بەو شێوازە گەیمەرانی خۆیان دەفع دەکەن ئیشی باش بکەن و دوور بن لە شەڕ کۆنسڵ و شەڕ قسە شتانە و هەواڵەش دیکە لە هەر لە جیهانی ئەکسبۆکس و ئەوانە یاری زنجیرەی فۆڵاوت وەرزی دووەمی بەرواری بڵاوکردنەوەی تەقریباً بۆ ئاشکراکرا دەڵێن لە مانجی 12 ئەمساڵ بزەبت لە مانجی 12 وەرزی دووەمی بڵاو دەکرێتەوە و لە ئێستاوەش کار لەسەر بەرهەمهێنانی وەرزی سێم دەکەن تیزەرێکیان بڵاو کردەوە بە وەرزی دووەم کەوا دوا دیمەنی وەرزی یەکەمە کەوا کاتێکەوە گوڵەکە لەگەڵ پاڵەوانی سەرچیمان کە سپۆیل ناکەم چێ مەسەلا بەڵام دەستنە شاری دایانەوە بستنە شاری لاس ڤێگاس کە لەسەر دێنە ناو چیرۆکی یاری فۆڵاوت ڤێگاس کە زۆر دڵخۆشم ئەگەنەتان بینیوە کاتەکە زنجیرەی فۆڵاوت ببینن نازدارە یعنی وەکوەوەی خۆت گەیمەکە دەکەی بەڵام لە کردنی گەیمەکەی چێژی زیاترە سە نازدارە تکادەکەم ئەنجامی بدەم خۆشەویستانە مەش بەرنامەی سفرێک ژیری بوو چاوتان ماز دەکەم تاڵقەیەکی دیکە بەخوای گەورتان سپێنم خودتان لەگەڵ تکادەکەم دوگمن لایک و سەبسکرایب لەبیر مەکەن.